مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەین لەبارەی سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا لەگەڵ بەڕێز مستەفا شەفیق شرۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆ ئامادەیە. زۆر بەخێر بێ کاک مستەفا. لە کاتی ئێستا و لێرەدا گرنگیم سەردانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا چییە؟ سڵاو ڕێز بۆ بینەرانی کوردستان 24 سەردانەکە لە ئاون و ساتێکی زۆر گرنگدا جێبەجێ دەبێت، بە تایبەتی ئەو ڕووداوانەی ئاخیری کە لە سووریا شاهیدی بووین. لە تورکیا باس لە دانوستاندن و پرۆسەیەکی نوێ دەکرێت لە تورکیادا کە تایبەتە بە پرسی کورد و پەکێکە. هەروەها لە عێراق دوای گۆڕانکاریەکانی غەزە و لوبنان و سووریا عێراق ڕوبەڕووی وەزعێکی تازەیە کە جارێکی تر بۆ ئەوەی عێراق هەمان چارەنووسی ئەم وڵاتانەی نەبێ و بتوانێت بە پرۆسەسێکی سیاسی و ئارام خۆی لەو کێشانێک کە هەیە ڕزگار بکات. عێراق ڕوبەڕووی بارودۆخێکی تازەیە. ئەگەر ئەوانە هەمووی کۆکەینەوە سەرێک، ئەوانە زۆر لە نزیکەوە پەیوەندی گرنگیان بە هەرێمی کوردستان و بە چارەنووسی هەرێمەکە بەگشتی هەیە. واتە ئێمە لە سەروبەندی کۆمەڵێک گۆڕانکاری نوێداین کە لەناو ئەو گۆڕانکاریانە دۆزی کورد بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی ڕۆڵ و پێگەیەکی زۆر گرنگیان دەبێتن و تورکیا کە هاوبەشێکی زۆر گرنگە لەگەر هەرێمی کوردستان، هەروەها هێزێکی زۆر گرنگە لە هەرێمەکەدا. لەم پەیوەندیانەدا بەڕای من لە دیزاینکردنەوە و سەر لە نوێ داڕشتنەوە دیار دەبێت کە هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگی دەبێتن. ئەم سەردانە لەبەر ئەوە گرنگێکی نەتەنها ئەمڕۆیە یان ئەمڕۆییە، بەڵکو داهاتوویەکی نزیکیشدا کاریگەری و ڕۆلی دەبێت. باشە کاک مستەفا، بە لەبەر چاوگرتنی ئەوەی کە لە سووریا ڕوویدا دەتوانین بڵین ئێستا یاریکەرێکی سەرەکی لە مەیدانەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تورکیایە. چەند گرنگە کە هەرێمی کوردستان پەیوەندێکی باشی لەگەڵ تورکیادا هەبێت. ئەمە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابووریەوە ئەگەر پێم بڵێیت؟ بەڕای من تورکیا ڕاستە ڕۆڵێکی گرنگی هەیە. هەر لە سەرەتای ڕووداوەکانی سووریا و مەسەلەی پەنابەران بۆ تورکیا و هەروەها سەر لە نوێ بیناکردنەوەی سووریایەکی نوێدا ڕۆلی تورکیا ڕۆڵێکی سەرەکی دەبێت. ئەوە بەڵام ڕۆلی هەرێمی کوردستان و ڕۆلی کورد کەمتر نابێت لەوەدا. و من وا تێدەگەم وا خوێندنەوەم وایە کە هەر هێزێک لەو هەرێمەدا بە تەنها هەوڵ بدات کە یاریکەری سەرەکی بێتن و ئەوانی تر سانەوی یان ناسەرەکی بن، بەڕای من تووشی هەڵە دەبێتن. یاریکەرەکان دەبی پێکەوە لێرە دەگەمەکە بکەن، کێشەکان مشتەرەکن. ئەو کێشەی کە لە هەرێمەکەدا هەنا ئێستا ئەگەر وەزعی سووریا لە بەرچاو بگرین، یان لوبنان یان غەزە یان عێراق یان ڕەنگە لە داهاتوودا وڵاتانی تریش تووشی هەمان مەشاکل ببن، کۆمەڵێک کێشەی تێکەڵ کێشرا و مشتەرەک هەیە. کەواتە دەبێ چارەنووسێکی مشتەرەکیش هەبێتن بۆ ئەوەی ئەو چارەنووسە مشتەرەکە پێکەوە بڕیاری لەسەر بدەین و کێشەکان پێکەوە چارەسەر بکەین. کەواتە دەبێ کاری هاوبەش و کاری مشتەرەکی شەوێت. لەبەرەوە من ڕۆلی تورکیا کەم نابینم، ڕۆلی تورکیا گەورەیە، بەڵام ڕۆلی هەرێمی کوردستان و کورد بەگشتی لەناو ئەو معادلەتەنە کەمی تورکیا نییە. و وابزانم دەسەڵاتدارانی تورکیاش لەو خاڵە تێگەیشتون کە هیچ کێشەیەک لێرە، بە تایبەتی ئەوانەی کە پەیوەستن بە کورد و بەو چوار وڵاتانەی کە کورد تێیدا پێکهاتێکی سەرەکیە بە کورد چارەسەر ناکرێت. کەواتە پێت وایە بۆ پرۆسەی چارەسەری کە لە تورکیا ئێستا جارێکی دیکە هاتۆتەوە بەرباس، هەرێمی کوردستان ڕۆڵێکی کاریگەری هەیە؟ تەنها تورکیانە، بۆ سووریاش ئێستا لە هەمان شێوە. ئەگەر سەیری ئێستای سووریا بکەین، کورد چۆن هەرێمی کوردستانی عێراق لە 2003ەوە بووە موقع قەدەم یان پێگەی سەرەکی بۆ بنیاتنانەوەی عێراق و بۆ سەقامگیری عێراق و بۆ بۆژانەوەی هەرێمەکە بەگشتی، سووریا بە هەمان شێوە بەڕای من ڕۆژاوای کوردستاندا ڕۆلێکی ئاوای لەسەرە. ڕاستە ئێستا کۆمەڵێک گرفت لە نێوان تورکیا و ڕۆژاوای کوردستان هەیە بە هەبوونی هەندێک هێزی تر کە نەخوازراون لای تورکیا، بەڵام تورکیا ناچارە هاوکار بێتن بە هەمان شێوە کورد هاوکار بن لە چارەسەرکردنی ئەو کێشانە و پێکەوە بتوانن لە بیناکردنەوەی سووریادا ڕۆڵێکی هاوبەش بینن. بە هەمان شێوە
پرسی کورد لە باکووری کوردستان کە ئێستا لە ڕۆژەفدایە و دانوستاندنێکی گەرم لەو بابەتەوە هەیە سەردان و سەردانکاری زیاتر بوون عەبدوڵڵا ئۆجەلان دوای ماوەیەکی درێژ لە ئەوە بڵێم پەراویز خستن جارێکی تر سەردان کرا و ئەوە کرا بەڕای من لەوانە هەموودا ڕۆڵی هەرێمی کوردستان ڕۆڵێکی سەرەکی دەبێتن لەبەر ئەوەش تورکیا ئەو ڕاستیەی بینیوە و من بە شتێکی ڕاست دەبینم ئەو سیاسەتێکی ڕاست دەبینم کە تورکیا بزانێت لێرە گەمەکەرە سەرەکیەکان کینە و چێ دەتوانێت ڕۆڵ پێت وایە ئێستا تورکیا لەوە تێگەیشتووە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا کورد ئێستا دەرفەتێکی باشی بۆ هاتوۆتە بەردەم وەکو دیارە لە سەرەوەی تورکیا لە دەسەڵاتدارانی سەرەوەی تورکیادا بە تایبەتی دوای لێدوانەکانی دەوڵەت باخچەلی و ئەردۆغان و وەزیری دەرەوەی تورکیا ئەوانە حتا حدێک تێگەیشتنێکی باش لەو مەسەلەدا هەیە ئەگەر لە ڕابردوودا 45 ساڵ و پێش ئەوەش یعنی بەردەوام شەڕ و خوێن ڕشتن و کوشتن هەبێ و تورکیا زەرمەندی سەرەکی بووە لەو هەموو شەڕ و ئەوایەدا و کوردیش لێرەدا زەرێرێکی گەورەی پێکەوتووە بەڕەئی من لە نێو پاش دەبی ئەو هەڵەتە ڕاست بکرێتەوە دەبی ئەو هەڵە ڕاست بکرێتەوە هەرێمی کوردستان دەتوانێت ڕۆڵێکی زۆر گرنگ لێرەدا ببینێت کە ئامادەیە ڕەنگە بۆ کاتێک کە عێراق و کورد لە کوردستانی عێراقدا ئامادەکاریکی وانە بوو کەسێک پشتیوانی هەرێمی کوردستان بێ یان کورد پێکهاتەیەکی کوردی بەو شێوەیە نەبووەکو ئێستا ئێمە هەرێمی کوردستانمان هەیە بەڵام ئێستا هەرێمی کوردستان هەیە دەتوانێت بەشێک لەو بارە کە بۆ چارەسەری کێشەکە پێویستە هەڵ بگرێت و لە ئەستۆ بگرێت چی دەبێت ینی بە تایبەت ئێستا کە بۆ سووریا بۆ ڕۆژاوای کوردستانم دەرفەتە هاتوۆتە پێش ڕۆژاوای کوردستان ئەوەی من دەبینم نەخشەی سیاسی سووریا بەگشتی کە ئێستا چوار پێکهاتەی سەرەکی لە سووریا دەهەن عەرەبی سونەن عەلەوی و شیعان دورزی و کوردن کە ئێستا دەستهەڵات لە دەست سونەدایە و لە 6 ساڵی ڕابردووشدا عەلەویەکان دەسەڵاتداری سووریا بوون ئەگەر ئێستا سونەکان جارێکی تر بگەڕێنەوە بە هەمان عەقلیەتی چۆن عەلەوی 6 ساڵ سووریای بەڕێوە بردووە بە هەمان ئەو عەقلیەتە لەو بڕواداون کە تەنها عەرەبی سونە دەتوانێت سووریا بەڕێوە بات بەڕای من تووشی هەمان هەڵە دەبن و هەمان ئەو تەجروبەی کە 6 ساڵ بووە و ئەوڕۆ دەبینی سووریا لە چ حاڵێکدا لەوە زیاتر ناڕوات لەبەر ئەوە پێویستە لێرەدا پێک هاتەکانی تر بەشداریەکی کارا و سەرەکیان هەبێتن وەکو هاوڵاتی دەرەجە دوو سێ سەیری ئەوانە نەکرێت بە تایبەتیش کوردستانی ڕۆژ ئاوە لەم بوارەدا لەوانی تر لە پێشترە ئالەویەکان ئێستا لە حاڵەتێکی پەرش و بڵاودن هێشتا دیار نییە چۆن خۆیان کۆ دەکەن ڕاستە هەندێک مەرجعی ئاینی و ئەوانیان هەیە ڕەنگە بتوانن دەوریان هەبێت لە کۆکردنەوەی ماڵی عەلەوی دورزیەکان بە هەمان شێوە مەرجعی ئاینی و هەتا حدێک هێزی سیاسیشیان هەیە ڕەنگە ئەوانە بتوانن بەڵام بەقەدەر کورد کە هێزێکی چەکداری گەورەیان لە دەستدایە و نزیکەی 10 ساڵێکە بە جۆرێک لە جۆرەکان خۆیان بەڕێوە دەبن ڕەنگە بتوانێت ببێتە دەواازەیەک بۆ سووریایی داهاتوو من لەو بڕوادەم کە چی هێزە هەرێمیەکان چی هێزە نێو دەوڵەتیەکانیش گرنگی ئەو ڕۆڵە دەبینین بەڵام لە نێو ئەو ڕۆڵە هەموانەدا هەمووان ڕەنگە هەرێمی کوردستان ڕۆلی سەرەکی لێرەدا ببدوێنێ بە تایبەتی ئەو کێشانەی کە ئێستا لە نێوان هێزەکانی سووریای دموکرات پەیەدا و تورکیادا هەیە ڕەنگە هەرێمی کوردستان دەمیست باسی ئەوەت لەگەڵ بکەم کاک مستەفایانی خۆت دەزانیت کە ئێمە سنوورێکی دوور و درێژمان هەیە لەگەڵ تورکیا و بە هەمان شێوەیانی پەیوەندێکی باشیشمان هەیە لەگەڵە وڵاتە بەڵام بوونی پەکەکە چ لە هەرێمی کوردستان چ لە ڕۆژاوای کوردستان ڕەنگە ئەمە وەکو بربەستێکی گەورە دەبینرێت لە بەردەم کورد پێم وایە گەیشتونەتە حاڵەتێک کە دەبی پەکەکەش و سەرانی پەکەکەش و ئەو دانوستانەی کە ئێستا لەگە ئیمرالی هەیە و لە تورکیاش دەهەنە زەمینە خۆشکێرێک بێت کە بتوانین بەشێک لەو کێشانە چارەسەر بکەین و لەو کێشانە ڕزگار بن بە دەرەجەی یەکەم ئێستا بۆ ڕۆژاوای کوردستان گرنگە ئەو ڕەوشە هەستیارەیە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی لە ڕۆژاوای کوردستاندا هەیە لە بەرچاو بگیرێت و بۆ چارەسەریەکی پرسی کورد لەو بەشەی کوردستاندا و هەروەها بۆ سووریایەکی نوێی باشتر کە کورد خاوەن ڕۆڵ بێت پەکێکە ئەو هەستیارە لە بەرچاو بگرێت و بتوانێت بەرەوە بێت هەرێمی کوردستان دائیمەن داکۆکی لەسەرەوە کردووە و تەجروبەی هەرێمی کوردستانیش تەجروبەیەکی زۆر دیارە لێرەدا ئێمە لە عێراقیدا هەمیشە عاملێکی چارەسەری بووینە عاملێکی سەقامگیری بووینە عاملێکی ئاشتی بووینە عاملێکی بوژانەوە و پێشکەوتن بووینە نمونەی هەرێمی کوردستان نمونەیەکی باشە کە ئێمە بە هەند وەربگرین یعنی بە شەڕ بە چەک ئیتر ئێمە ناتوانین ئەو ئامانجانە بەدەست بێنین نە بوژانەوە پێویستی بە ئارامی هەیە سەقامگیری پێویستی بە
دوورخستنەوەی چەک و شەڕ هەیە کەواتە دەبی لەوە تێگەیشت بین کە ئەگەر بمانەوێت لە هەرێمی ڕۆژەوەی کوردستانیش هەرێمێک بەدەست کوردەوە بێت ئەوە تێبگات ئەو سەردانانە بەڕێی من بەشێک لەوە ئامانجیان ئەوەیە کە ئەو کێشانە بتوانن بە دیالۆگ چارەسەر بکەن هەرێمی کوردستان سەرکردایەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆک بارزانانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانانی جەنابی نێچیروان بارزانانی دەستهەڵاتدارانی کورد بەگشتی لە هەرێمی کوردستان پارت و سیاسەکان لە ماوەیەکی زوودا لەو ڕاستیە تێگەیشتن و هەنگاویان نەوە بووەوە پێویستەوە بکرێتە دەواازەیەک و تەجروبەیەک بۆ بەشەکانی تری کوردستانیش بەڕای من زۆر سپاس بە شرۆفەکانت بەڕێز مستەفا شەفیق شرۆڤەکاری سیاسی زۆر بەخێر بیت من سوپاسدانم دەست خۆش